خۆشحاڵیەوە ئەمڕۆ بەشداریمان کرد لە وەرکشۆپێک سەبارەت بە چارەسەرکردنی بابەتی خۆڵی خاشاک لە شاری سلێمانی و ئەتوانم بڵم پارێزگای سلێمانیە کە پێویستە هەموو لایەکمان بەیەکەوە کاری پێویست ئەنجام بین کە بە شێوەیەکی زانستی خۆڵ و خاشاک کۆ بکرێتەوە بە شێوەیەکی زانستی ئەو خۆڵ و خاشاکە چارەسەر بکرێت. ئێستا بە خۆشحاڵیەوە لە شاری سلێمانیا کارگەیەکی ڕیسایکل دامەزراوە، بەڵام ئەم کارگەیە پێویستی بە بودجە و کۆمەڵێ ڕێوشوێنی ئیداری هەیە کە ئێستا سەرۆکاتی شارەوانی سلێمانی لەگەڵ جەنابی جێگری سەرۆکی حکوومەت و هەروە لەگەڵ حکوومەت یاریێمی کوردستانە سەرقاڵی تەواوکردنی ئەو کارانن بۆ ئەوەی ئەم کارگەیە بە زووترین کات بکەوێتە کار و چارەسەری خۆڵ و خاشاکی سلێمانی بکات بە شێوەیەکی زانستی کە بەداخەوە ئێستا بووە تا گرفتێکی ژیگەی گەورە بۆتان جەرەوە. و سەبارەت بە شار و شارۆچکەکانیش پێویستە بە شێوەیەکی زانستی ئەو بابەتە چارەسەر بکرێت. ئەوە لە هەمووی گرنگتر ئەوەیە کە هەمومان ئەبێت لە ئاست بەرپرسیارەتی ژینگەیی یابین و ئەم کارە کاری هەموو لایەکمانە، بەرپرسیارەتیەکە بەرپرسیارەتی هەمومانە کە نەهێڵین ژینگەی وڵاتەکەمان پیس بێت وەکۆی کە ئێستا ئیبینین بەداخەوە لەسەر جادە و شوێنە گەشتیاریەکان خۆڵ و خاشاکێکی زۆر کۆ ئەبێتەوە یا هاوڵاتیێراوە علاگەکەی کە کۆی کردوێتەوە لە ماڵە و فڕێاتە سەر شەقامەکە یا فڕێاتە ناو دارستانەکانەوە یا ناو شوێنە گەشتیاریەکانەوە کە ئەمە دیمەنێکی ناشرینی دروست کردووە. بۆیە پێویستە کات هەمومان لە ئاست جێبەجێکردنیە و ئەرکانەیە بین و هەموو ئەو ڕێوشە ژینگەیانە بە مەسئولێتی خۆمانی بزانین بۆ جێبەجێکردنی. ئێمە ئەمڕۆ سەرۆکایەتی شارەوانی سلێمانی زۆر خۆشحاڵین کە بەشداری لەو وەرکشۆپەی کە سەرۆکایەتی زانکۆی سلێمانی پێی هەستاوە وەکو پرۆژەیەک بە کۆکردنەوەی هەموو لایەنە پەیوەندیدارەکان لەسەر بابەتی کۆکردنەوەی خۆڵ و خاشاک و وشیارکردنەوەی هاوڵاتیان لە جوانترکردنی سیمای شارەکەمان هەم شارەوانی سلێمانی بێ یا دەرەوەی شارەوانی سلێمانی بێت لەبەرەوەی بابەتی ژینگە و خۆڵ و خاشاک بابەتێکی ئەمڕۆ جیهانیە و من بەردەوام ئەڵێم ژینگە لەبەرەوەی ژینگە تەسیر و کاریگەری لەسەر تەندروستی هەمووان هەیە و تەندروستی هەمووان ئەپارێزیە. بۆیە لێرەوە دەستخۆشێکی زۆر ئەەکەم لە سەرۆکایەتی زانکۆی سلێمانی دکتۆرە سەیران و ئەوان کە هەستان بەم پرۆژەیە کە جێگای خۆیەتی و ئێستا لە وەرکشۆپەکەشا من داوام لە بەڕێ سەرۆکی زانکۆ کرد کە هیوادارم بەردەوام ئەم وەرکشۆپان و سێمینار هەبێ بۆ ئەم بابەتە چکە بابەتێکی زۆر گرنگە. بەڕاستی داوا لە هاوڵاتیانەکەین لەبەرەوەی بەداخەوە کەمنەوە قسەیەکەم کە باشیش نییە لە 170 زیاتر خۆڵ و خاشاکی خەڵکی شاری سلێمانی کە ڕۆژانە 1000 تەن زیاترێکە خۆراکە کەمە کارەساتە لە هیچ وڵاتێک و لەم جیهانەیە ئەوەندە خۆڵ و خاشاکی خۆراک 170 نییە. بۆیە داواکەین هاوڵاتیان کە بەڕاستی هەم بەردەرگا ماڵی خۆی لە کاچێتە دەرەوانەیە لەبەرەوەی ئێستا سلێمانی بەرەو شارێکی گۆشتیاریش ئەچێت و کارێکی زۆر جددی ئەکرێت. بۆیە داوا ئەکەین کە هەڵمەتی هۆشیاری هەر کەس لە حاسی خۆیەوە ئەنجامی بدە. ئێمە ئەمڕۆ لە ڕاوند تیبڵێکین وەرکشۆپێک لەسەر کێشەی فرێدانی خاشاک لە ناوە شەقامە گشتی و شوێنە گشتەکانە. بەڕاستی ئەم بیرۆکەی من کە لەوە سەرچاوی گرت و دەمێکی خەریکی نەگەم بڵێن ئەمە ئەوەتی کە بەم ڕێگانە و شەقامە گشتیانە و شوێنە بڵین دەرەوەی شارەکە هاتوو چۆەکەین کێشەی فرێدانی خاشاک بۆ بە ناشرینترین دیاردا. طبعاً جۆرە ئازارێکی وجدانیشە بۆ دروست دەکەن کە تۆ هیچ دەسەڵاتێکیشە نەبێ کە ئیجراعاتێکیشکەین
و ئەمە کێشەی تاکە کەس نییە بەڵکو کێشەی کۆمەلگایەکە بەگشتی لەبەرەوە تایبەت نییە بە گروپێکی دیاری کراویان بە چینێک یان بە توێژێک بەڵکو ئەمە کێشەی هەموو خەڵکە بەگشتی لەبەرەوە کە تۆ ناتوانانی جیاوازی بکەیت کە ئەم هەموو بە باخ و باخات و ڤیلە و ئەم هەموو شوێنانە هەیە لا ناو شوێن ماڵەکان و شوێنەکانی خۆیەتە دەرەوە بەڵام لەو سەرۆسیرەکەی خاشاکەکەی لە ناوەڕاستی جادەکانە یان شقامە گشتەکانە فڕێئێ لەبەرەوە ئامانجە سەرێکیەکان چۆن بتوانین سنوورێک بۆ ئەم دیاردە ناشرینە ناشارستانیەتانە دابنین. سەردەبیانی ئەمڕۆ لە یەکێک لە هۆڵەکانی زانکۆی سلێمانی سیمینارێک ڕێکخراوە بە ئامادەبوونی لایەنە پەیوەندیدارەکان و یەکە ئیدارەکانی ئەم شارە لە ڕووی قامێت بۆ شارەوانی و دەستەی گەشت و گوزار و لایەنە ئیداریەکانی ناوچە گەشتیاریەکان و بێگومان بەڕێوەبەرایەتی خۆشمەوەک و بەڕێوەبەرایەتیان توێ سلێمانی مەبەست لەو سیمینارە لەسەر پرسی فڕێدانی خۆڵ و خاشاک لە ناوچە گەشتیارەکان و لە قەراغڕێگەکان کە بۆتە دیاردەیەکی ناتەندروست ئێمڕۆ لەم سنوورەدا بۆ یەک پەرۆشیەک لایەنە پەیوەندیدارەکان و بەسپاسە بۆ زانکۆی سلێمانی کار لەسەرەوە کراوە ئەم بابەتە بخرێتە ڕوو و هۆکاری ئەم کێشەیە بۆچی دەگەڕێتەوە زائیدەن چارەسەرەکان چی بکرێت. ڕاستیژی تەواوی ژینگەی ئەم شارە و دەرەوەی شاری سلێمانی بە تایبەتی هەندێک قەزانەکان بە تایبەتی ئەو شوێنانەی کە خەڵک بۆ گەشتیاری ڕۆیان تێدەکات ژینگە زۆر پیس بووە و ئەم وەرکشۆپە بوو ئەوەیە کە بەرنمەیەکی هەماهەنگیەک هەبێ بۆی بتوانین تیمێک دروستکەین بە بەردەوامی لەگەڵ زانکۆی سلێمانیە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی تر بەردەوام کۆبوونەوەمان هەبێ و بزانین چی بکەین ڕێگە چارەکان چی بگرینە بەر